بناوي خداي بخشندي مهربان. حمد و شكر و سپاس بۆ ئەو خودایەی دانەری زەوی و ڕاگری ئاسمان. درود و سەلام و ڕەحمەتی خودای گەورە بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوا و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەر و هاوڵانی تا ڕۆژی دوایی. بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵم لەو زنجیرە پەروەردەی منداڵ کە زنجیرەی کۆتاییە، زنجیرەی چلو دووەمین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دەبین. ئەو زنجیرەیە تایبەتە بە بابەتێکی خاص تایبەت، ئەویش پەروەردەی منداڵ لە ڕێی بنکەکانی زانستی ئایدی. چۆن ئینسان بتانی لەو بنکە و سەنتەر و ئەو دەستگایانەی کەوا شوێنی پەروەردەییە، شوێنی زانستیە. یعنی ئێمە سێ لایەن زۆر گرنگە. یەکەم لایەنی ئاینی، پەروەردەی ئاینی، لایەنی پەروەردەیی بەگشتی و لایەنی زانستی. ئەو سێ لایەنە بۆ پەروەردەی منداڵ زۆر گرنگە. سوپاس لە خوای گەورە لە هەموو ئەو سێ بوارە چەندین دەستگا، چەندین سەنتەر، چەندین ئینستیتوت، چەندین ڕێکخراو هەیە کار دەکەن، ئیش دەکەن، بەشی هەرە زۆریشیان خۆبەخشین لەوەی کەوا ئەو منداڵانەی تۆ لە ئەستۆ بگرن بۆی کەوا هەڵیان بنێن، بۆ ئەوەی پەروەردەیان بکەن، بۆ ئەوەی فێری زانست و زانیاریان بکەن. لێ برا بەڕێزەکان، دایک و باوکانی بەڕێز، ئەوەی کە زۆر گرنگە دایک و باوک چۆن بتانی پشتێک لۆ خۆی پەیدا بکە کەوا منداڵەکەی پەروەردەیەکی ڕاست و دروست بی، بتانی لە ڕێگای ئەو سەنتەرانە، لە ڕێگای ئەو دەستگایانە بتانی سوودیان لێ بینتن بۆی منداڵەکەی ئەو باری قورسی پەروەردەیەی لەسەر سوک بیتر بۆی منداڵەکەی پەروەردەیەکی ڕاست و دروست، پەروەردەیەکی تەواو بکرێتن. لێرەدا پێم خۆشە منداڵ لەو سێتەوەرە زۆر گرنگە. یەکەم ئەوەی کە بەڕاستی زۆر گرنگە پەروەردەی ئاینی، یعنی منداڵە کەتەبی ئەو منداڵە هاوڵاتیەکی ساڵح بی، کەسێکی دیندار بی، کەسێکی خواناس و خواپەرست بی. ئەوە بەڕاستی زۆر گرنگە، ئەو خاڵە زۆر گرنگە. خاڵی دووەم پەروەردەیی، یعنی پەروەردە مەقسەدمان پێ چییە؟ پەروەردە وەکو باسمان کرد لەو کتێبەی کەوا پڕۆگرامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پەروەردەی منداڵ چەند لایەنێکی گرتەوە. مەسەلەن پەروەردەی تەندروستی منداڵ، پەروەردەی لاشەیی منداڵ، پەروەردەی جنسی منداڵ، پەروەردەی گەپ و گاڵتە منداڵ، پەروەردەی ئاینی، پەروەردەی خواپەرستی. هەموو ئەو لایەنانە کە لایەنی پەروەردەیە کو ئەو منداڵە پەروەردە بکرێتن لە هەموو لایەنەکانی ژیان. کە سوپاس لە خوای گەورە چەندین دەستگا، چەندین ڕێکخراوی خاصەیە تایبەت لەوەی منداڵەکان لە خولەکان منداڵەکان پەروەردە دەکرێن، ڕادەهێنرێن. مەسەلەن خولی مەلەوانی، ئێوە شتێکی زۆر مهمە. لاشەی منداڵ کە پتەو دەبی، منداڵ کە چاونەترس دەبی، منداڵ کە ترسی لە ئاو دەشتێ، منداڵ کە فێری مەلەوانی دەبی، لە هەموو لایەنی پێکهاتەکانی ژیانی منداڵێکی تایبەت و ناوازە دەردەچێتن. زۆر مهمە خولێک دەکرێتەوە، ئەوە خولی پەروەردەییە. زۆر مهمە کە ئەو منداڵە فێری ئەو کارە دەبی. یەک لەوانە مەسەلەن خولی بەرگدووری، مەسەلەن لۆ ئافرەتان کچەکەت دەیبێ خولەک فێری بڕینی کراس، فێری بڕینی جلوبەرجی ئافرەتان یان جلوبەرگ بەگشتی دەکاتت و دوورینی ئەو جلوبەرگە و دیزاینی نەقش و نیگار کوب بکاتن. ئێوە زۆر مهمە. ئەوە لایەنی پەروەردەیی یەکەم. ئەو کچە پەروەردە دەکرێت لەسەر ئەوەی دەست و پێی سپی نەبی، ئیش بکە، حەڕەکە بکە، هەتا جسم و تەندروستی، جسم و لاشەیەکی بەهێز و تۆکمە و ڕێک و باشی هەبی. لە لایەنی ئیقتصادی بەهێز بی، بتانی داهاتی خۆی هەبیتن. چەند مهمە. خولی سەرتاشی لۆ کوڕان چەند مهمە. ئەو گەنجە دێ فێری دەکەی لە تەمەنی 17 ساڵی لە 20 ساڵی دێ خولێک دەبینی، دەبێتە یەکێک پیشەساز یعنی لەو پیشەیە و چەندین خولی کە هەیە دەکرێتەوە لە بۆ منداڵەکان لەو لایەنەوە. کەواتە خولی پەروەردەی چەند گرنگ بوو. ئەوجا خولی زانستی،
يعني ئێستا ئەمە ئەوڕۆ منداڵەکانمان هەمووی بەداخەوە دیسان دەرێم زۆر جێی داخە ئەو منداڵانەی کە لە قوتابخانەی گشت ئاسایی دەخینن قوتابخانەی گشتی ئاستیان زۆر نزمە بەڵام چەندین سنتەرات هەیە کاکە گە بڕ پارە چیز بدەیت خۆ قازانتە تخوا ساڵە کوڕەکەت کچەکەت لە دەرسێکی بمینێتەوە کە ڕەنگە مەسرفی ئەو ساڵەی چەندین ملیۆنە 2 ملیۆنە یان 500,000 یان ملیۆنەی بدەیت منداڵەکەت بێک ساری دەرچیتە چیان باشترە لۆیە دیسان دەڵێمەوە زۆر گرنگە منداڵەکەت کە دەزانی لەوانەیەک لە دەرسێک لە شتێکی ئاستی نزمە بیبە بە لە دەرسی بیرکاری لە دەرسی فیزیا لە دەرسی کیمیا لە دەرسی زمانی عەرەبی لە ئینگلیزی لاوازە با بچی فێری خۆ مەرز نییە ئیلا لە دەستی قوتابخانە ئاستی نزم بی هەندێک جاری وایە هەندێک عیلم و زانستەیە پێویستی ژیانە مەسەڵەن لۆ نمونە ئێستا ئەوڕۆ ئەگەر هەر قوتابیەک زمانی ئینگلیزی نەزانی شارەزان نەبی لەو زمانەی بە پاش دەکەویت ڕەنگە نەتوانیتن لە شوێنی باش وەربگیرێتن با خولەکی زمانی ئینگلیزی بکاتەوە یان خولی زانستی تر ئەو زانستی فیزیایان هەر زانستێشتر کە لەو معلوماتی خۆی لەو خۆی لێ شارەزاویتن ئەو خولانە بەڕاستی زۆر مهمە کە ڕۆڵ ببینیتن منداڵ کەسانی زۆر چاچی لێ پەروەردە بی خاڵیشتر لەلایەنی پەروەردەی ئاینی منداڵ کو پەروەردە دەبی لەلایەنی ئاینی سوپاس لە خوای گەورە لەو بوارەش چەندین دەستگا چەندین ڕێکخراو هەیە کاری پەروەردەکردنی منداڵ دەکەن لە ڕووی ئاین لە ڕووی خواناسی لە ڕووی خواپەرستی وەکو ئەو بنکانەی کەوا شوێنی فێربوون و لەبەرکردنی قورئانی پیرۆزە منداڵەکەت دەبەی تەمەنی ئەگەر 6-7 ساڵ بیتن ئەو منداڵە دەچی وردە فێری پیتەکانی زمانی عەرەبی دەکرێت سەرەتا دەی وردە دەڕوا ئەوجا فێری خوێندنەوە دەکرێت ئەوجا کە فێری خوێندنەوەیکی باش بوو ئەحکامی تەجوید فێر دەبی ئەوجا لە دواتر قیڕائەتێکی سەحیحی ڕاستی دروست فێر دەبی ئەوجا قورئان لەبەر دەکا ئەو کەسە ئەگەر بە تەواوەتی شارەزای قورئان بوو ئەو کەسە بارگراوندێکی زۆر چاک بناغەیەکی زۆر چاچی دەبی لۆ هەموو خواپەرستیەکان ئینسانێکی دڵپاک ئینسانێکی خواناس ئینسانێک نوری خوای چتە ناو دڵی دەبێت چەند گەورە بیتن ئینجا ڕێکخرا لە هەمان لە پاڵ ئەو فێرکردنی قورئانە دەرسی تەفسیر هەیە هەندێک جار دەرسی حەدیث هەیە مامۆستایەک دێ ئەگەر لە هەر دەرسێکی ئاراستەی منداڵەکەت دەکە پەروەردەیەکی دیندارانە خواناسانە ڕێک و پێک دەکرێت ئەو منداڵەیە دەبێتە مایەی چاوڕوونی تو لە دنیا و لە قیامەت لە وڵاتی سوید دەڵێن جارە چیان دایکێک دەستی منداڵەکەی خۆی دەگری منداڵەکەی عمری 18 ساڵانە دەینتە مزگەوتێک لە مزگەوتەکانی سوید کە لەوێن دەرێ دەرسی منداڵان هەیە و شوێنی فێربوونی قورئان و ئەو بابەتانە هەیە منداڵەکەی دەنێری دەرێ بڕۆکن مامۆستایەکەی ئەو مزگەوتەی لە سوید پێی برێ هاتیمە فێری دینی خۆتانم بکەی و فێری قورئانم بکەی طبعا ئافرەتەکە مەسیحیە کاتۆلیکە لە پێش دەکەی ڕاوەستایە منداڵەکەی دەنێری منداڵەکەش دەستەکرد مامۆستای سەلام عەلەیکم سەلام مامۆستا بە زمانی خۆی دەڵێ داکم ئەمنی نایەوە داکم لە پێش دەرکەی ڕاوەستایە ئەمنی ناردتە لای جەنابەت دەڵێ فێری دینی خۆتانم بکە مامۆستایەکە سەری سوڕ دەمێ دەڵێ ئەتو لە چ دی دەچی دەرێم کاتۆلیکم مەسیحیم دەرێ ئەخر هەمتو یعنی کو دینی مەدەخینی ئەمە قورئانی دەخینی ئەمە مسلمانی کو دەکرێ دەڵێ وەڵڵا داکم ئەمنی ناردیە من نازانم مامۆستایەکە دێتە دەرێ دەستەکەن داچی ڕێز و تەقدیرێکی زۆری لێ دەگری سەلامێکی لێ دەکات دەرێ فەرموو خزمەتت کەم جەنابەت لۆچە ئەو منداڵت ناردیە دەڵێ وەڵڵاهی مامۆستای بەڕێز حەز دەکەم ئەو ئاداب و خوڕەوشت و ئەخلاقە جوانەی لە ناو دینینگۆ هەیە فێری ئەو منداڵم بکەی ئەویش دەرێ ئەخر باشە چ شتێک وای لێ کردیە وای لە تو کردیە منداڵەکەت بینی تەسلیمی بکەی ئەو هەموو کەنیسە هەیە ئەو هەموو شوێنی پەروەردەکردنی منداڵ هەیە کورە بە خۆتان ڕناوسن داوا لە مەش دەکەن ئەمە بینە کاتۆلیک و مەسیحی لۆ نایبێوێن دەرێ لۆ هینای تەکنەمە دەرێ وەڵڵاهی ئەو پەروەردەی لە ناو ئێوەم دیت لە ناو مسلمانانم دیت لە هیچ دینەکەم نەدیتە لەسەر ئاستی هەموو دنیا ئەمن ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشیە و ئافرەتە دەرێ جیرانێکمان هەیە مسلمانن داپیر و باپیرێکیان هەیە یعنی ئەو عائیلە داپیرە و باپیرێکی زۆر ئەختیاریان هەیە ئەو منداڵە وردەکان منداڵە گچکەکان کاتێک ئەو داپیرەیە ئەو باپیرە هەردەچی یەکەچیان دەچی دوو لە ڕووی جەنابتە نەعلەکەی لۆ دادەنێ
یەکەچیان گۆپارەکەی داتە دەستی یەکەچیان دەستی دەگری یعنی زۆر سەرسامم حتا سواری ساری یەک دەرکەی لۆ دەکاتەوە حد یەک دەچی ئەوها دەیگری سواری سیارەی دەکا بەردەوام ئەو پیرێژن و پیرەمێردا لە تادەوری ئەو پیرەمێرد و پیرێژنن بە هەموو ئەو عائیلە ئەخرەوەگە دین نەبیتن ئەگەر پەروەردەیەکی ئەو دینێنگۆ نەبی کوڕ ئەوانە ئەوها لە خزمەت ئەو پیرەمێرد و پیرێژن پیرەمێرد و پیرێژنی ئێمە لەسەر شنگ و تااقەتیشن فڕێت دەنێنە خانەی بە ساڵاتچوەکان لۆیە ئەو منداڵی خۆمهینە دەمەوێ ببێتە سێبەری ببێتە چەترێک لەسەر سەری من استفادەی لێ بکەم لە دوا ڕۆژ لۆی ئەو کوڕی خۆمهینایە اینجا مامۆستا دەرێ وەڵڵاهی دەرسیمە قورئانە ئەگەر ڕازی بی ئەمە ئاساییە بابێتن فێر بیتن بزانە تەمەشا بکە پەروەردەی قورئان ئەوە لۆ دروست دەکا لۆیە دایک و باوکی بەڕێز زۆر مهمە منداڵەکەت یعنی با فێری قورئان بی هەفتەی یەک ڕۆژ لە ڕۆژەکەش دانێک لە دانەکەش ئەو پەڕی سەعاتێک سەعات و دیوەک 2 ساعت دەیبەی تەسلیم مامۆستایەکی دەکەی ئەو مامۆستایە ئەو بکەیە پارەی لە توناوێ خۆبەخشیە دێ دەرسەکەت پێ دەرێ بە خصوصیە دەرسەکە منداڵەکە لۆ پەروەردە دەکا فێری قورئانی دەکا فێری حرفی دەکا فێری زمان ڕاستکردنەوەی دەکا فێری دینی دەکا فێری ئادابی دەکا فێری هەموو شتە جوانەکانی دەکا ببێ هیچ شتێک وما أسألكم عليه من أجر إلا على الله تەنها ئەجرەکە مەبەستیان یەک دوعای خێری جەنابتە لۆیە برا بەڕێزەکان خوشکانی بەڕێز دایک و باوکەکان ئەی ئەو کەسانی کە کاری پەروەردە دەکەن زۆر مهمە پەروەردەی ماڵێ وابەستە بکرێ پەیوەست بکرێ لەگەر پەروەردەی ئەو شوێنانە جێگای ئەو شوێنانەی کەوا جێگای سیقە و متمانەی جەنابتن وەکو ڕێکخراوەکان دیسان دەرێن وەکو دەستگاکان وەکو شوێنەکانی پەروەردە ئەو شوێنانەی کە شوێنی پەروەردە و زانست و زانیاری اینجا ئەگەر بێت و ئێمە هەر منداڵێک لە منداڵەکانی خۆمان ڕادستی شوێنێک لەو شوێنانە بکەیت ئەوجا چ شوێنی زانستی بی بەڵام ئەو شوێنە زانستیانەی کەوا بەڕاستی ئاگامە لێبی لەگەر کولتوری کوردەواری و لەگەر ئاینی ئێمە دش بەیەک نەبن تێکردبوونی کچ و کوڕ و ئەو شتانەی تێدا نەبی ناشوێنی ڕێکوپێک کە الحەمدولله زۆر زۆرە یان ئەو شوێنانەی کە کاری پەروەردەیی دەکەن یان ئەو شوێنانەی کە بنکەی تەحفیزن دەنێرین سوود و قازانجەکانی چییە یەک لەو شتانی کە زۆر گرنگە دایک و باوکی بەڕێز یەک لەو منداڵەکەی تو دەبێتە قودوە دەبێتە پێشەنگێکی زۆر جوان واللهی لە ماڵێ ئەو منداڵی کە نادیتە بنکەی تەحفیزەک ئەو منداڵی نادیتە شوێنێکی زانستی ئەو منداڵیش نادیتە شوێنێکی پەروەردەیی فەرق و جیاوازی دەبی لەگە هەموو خوشک و برایەکانیکەی جیاواز دەبیتە ئەو دەبێتە پێشەنگ دەبێتە کەسێکی ڕاستکەرەوە لە هەموو شت و لەو شتەکانی تر مامۆستایە گوتی منداڵەکەمان ناردوو بە بنکەشی تەحفیز لەوێ دەرێ دەیخین گوتیا چەند ڕۆژی پێچ و هاتەوە گوتی ئەو جارە سفرە باندانە نان سفرە ڕازا و دەستم بە ناخواردنی کرد دەرێ ئەمن مراکەم لەو دەوم بردویستم بخۆم دەرێ ئەو منداڵە گوتی بابە ڕاوەستە چییە دەرێ مش مراکەم فەر بوو کاکە گوتی بسم اللای بکەن ئەو زبانانەکەی بخۆی مامۆستا وەی گوتیە یاڵە دەی گوتی هەموو گوتمان بسم الله بزانە ئەو پەروەردە جوانە یەک منداڵ کافیە کە ببێتە ڕۆشنکەرەوەی ئەو عائیلە بە تێگەڕایی لێ ئەو منداڵی کە دەینێری لە بۆ بنکەی تەحفیز دەبێتە کەسێک پێشەنگ دەبێتە کەسێک سەربەرزکەرەوەی تو حتا لە قوتابخانە دەبێتە قوتابیەکی نمونەیی چونکە ئەخلاقەکەی تێکەڵی ئەخلاقی قورئان بووە پەروەردەیەکی جوان کراوە لەگە دین و خواپەرستی خاڵی دووەم ئەو منداڵی کە دەینێریە شوێنێکی زانستی یان شوێنێکی پەروەردەیی یان شوێنێکەوە ئاین پەروەری و دینداریە ئەو منداڵە ڕەفیق و برادری چاک وەردەگری نەک برادری بێکەلک منداڵی کۆڵان نازانی ئەسڵ و فەسڵی چێ و چینە و چنیە بەڵکو ئەو منداڵانەی کە لە مەرکەز تەحفیزەک کە لە شوێنێکی پەروەردەیی منداڵەکەی تو پێیان ئاشنا دەبی هەموو ئینسانی وەکو خۆیتی هەموو ئینسانی ئەهلی قورئانن هەموو ئینسانی زانست پەروەر و عائیلەکانیشیان کەسانی نمونەیی لێ ئەو منداڵە بە دوور دەبی ڕزگاری دەبی لە برادری خراپ کە برادری خراپ ئافەتە
پیغمبری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم مثل الجليس الصالح والجليس السوء كحامل المسك ونافخ الكير. پیغمبری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم نمونەی برادری خراپ لەگە برادری چاک وەکو نمونەی کەسێکە ئەو کەسە هەڵگری بۆنی میسکە و نمونەی برادری خراپ وەکو کەسێکە کوورەچیە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی دۆستایەتی و ڕەفیقایەتی و برادەرایەتی کەسی چاک دەکا وەکو ئەوەی وایە لەکن کابرایەکی دانیشتبی کە بۆن فرۆشە بۆنی دەفرۆشی میسک دەفرۆشی. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ڕەنگە ئەو کابرای کە توێ دوکانەکەی بۆنی دەفرۆشی دەرێکا کە ئەو شوشە گوراوە هەدیە بیلۆتو ئەم برادری چاک بەبێوە تو داوای لێ بکەی نەسیحەت و ئاڕاستەی باشت دەکە بەبێوە تو پرسیارت لێ کردوی ڕەنگە خۆ ئەگەر نەشت داتێ ئەتو لێی دەکڕی بە پارە برادری چاک پرسیاری لێ دەکەی وەڵامی چاکت دەداتەوە و ڕەنگە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دیاریت ناداتێ بۆن بە دیاری و پێشت نافرۆشی بەڵام کە لە کری دانیشتی بۆ نەچی خۆشت لۆ دێ. برادری چاک ئەگەر نەسیحەتیشت نەکە ئەگەر پرسیاریشت وەڵام نەداتەوە بەڵام خۆ ناودەنگەکی باشی هەیە دەبێتە سەبەبێەوەی ئەتوش ناودەنگەکی باش تەبی. و پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم برادری خراپ وەکو ئەو کەسە کوورەچیەیە کاتێک لە کری دادەنیشی دوو حالەت هەیە یان پڕوشی ئاگرەکەی دەسووتێنی ئەم برادری خراپ جار وەیە خراپەکەی وی لۆ تو دەگوازێتەوە ئەو سزن دەکرێت وەرە کاکە لەگە چێ بووی ئەو شەوەی کە ئەتوو ئەو دزیەت کرد وەڵا لەگە کوڕی فرانی بوو ڕادێن پشتی مری دەگرن لە ناو ماڵی دەری دەیدەن باشە حتا یەکلا دەبتەوە ئەو لەگە بۆیان لەگە نەبووە ڕەنگە پیستەی دەستە دەباخانەوەی کوردەواری دەرێ باشە حیا و ناموسی دەچی فران کەس گیرا لۆ گیرا وەڵا لەگەت یەکەسی دزی کردیە تەواو ئەوە ناودەنکەی ڕۆی. یان پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگە پڕوشتی ئاگرەکەی و کوورەچیە نەشت سوتێنی بۆ نەچی ناخۆشت لۆ دێ زان بۆ نە ناخۆشەکە چیە ناودەنگت دەزڕێ ئەرێ کوڕی فرانی کووە وەڵڵاهی برادەری فرانیە فرانیش ئارەخۆرە فرانیش لەگە داکوبابی خراپە فرانیش ساقیت و تەمبەڵی ناو قوتابخانەکەیەتی تاو ئەوە تو بە ئاگری وی سوتای ئەوە تو وێران بووی. خاڵیشتر کە زۆر گرنگە ئینسان کە دەستە ئەو سەنتەر و ڕێکخراوانەی کە شوێنی پەروەردە و زانست و ئاین پەروەرین بەڕاستی لە دینی خوای شارەزا دەبی کە ئینسان لە دینی خوای شارەزا بوو حەقی خوا دەدا کە حەقی خوایدا حەقی دەوروبەرەکەی خۆشی دەدا. لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ ئیتەقی الله حەیثما کون کەسێکی لێ پەروەردە دەبی کەوا تەقوادارە لە هەر شوێن و کات و ساتێک دابی وأتبع السيئة الحسنة تمحوها هر غلطة كداوي لي بردون لخوا ولا دور بركي خوي دكا وخالق الناس بخلق حسن لقد تيقراي خلشي كسشي خو روشت زوان وريكو بيك دبي او كسلو برورد دكا او شوين انا خالي يشتر بس داري كدن لو رخراوانا لو سنترانا او كسا عقلي دكريتوا افقي زور واسع دبي زور فراوان دبيتن يعني كاتي كدي ئەو قورئانەی دەخینی کاتێک کە دێ ئەو زانستانە وەردەگری وردە بێشی دەکرێتەوە کاتێک کە دەچی خولەک دەکا ئینجا دەزانین دەرکاکە فەنی ئەو سەرتراشینەی وایە فەنی مەلەوانیەکەی وایە هونەری ئەوەی وایە ئەوە وایە یعنی سبحان الله مێشتی دەکرێتەوە زۆر عەقلی واسا دەبی بزانە وەزاکری زۆر بەقوت دەبی یعنی سعی ذاکیڕەی لۆ مەکتەبێش زۆر کاریگەر دەبێ تأثیر دەکە لەوەی کەوا فێریشت لە بەرکردن ببیت و مێشتی بکرێتەوە. خاڵیشتر لەو خاڵانی کە زۆر و سوودی هەیە بەشداریکردن لەو ڕێکخرا و لەو سنتەر و بنکانە ئەویش ئەوەیە ئینسانی ئەو منداڵی تو دەبێتە منداڵێکی خاوەنی ورەبەرز منداڵێکی جددی منداڵک یعنی تەمبەڵ نەبیتن سز نەبیتن بەڵکو بەردەوام لە ئیش و کار و یعنی وەی لێ دەی ئەو منداڵە لەگە دەڕوا هەرەندەی دەزانی حرفەکانی هەموو لەبەر کردیە هەرەندەی دەزانی نیوەی جزوو عەمەی خوێندیە شەش مانگ ساڵێکی پێچی جزوو عەمەی هەموو خوێندیە 2 ساڵی پێدەچی 5-6 جزئی قورئانی خوێندیە چەند ساڵێکی پێچی کورەوە 5 جزئی قورئانی لەبەر کردیە یان فێری خولی حەلاقی بۆ فێری
خولی بە دکتوری بووە فێری خولی مەلەوانی بووە فێری خولی سەرتاشی یعنی یەک کۆمەڵە شت فێر بووە ئەو منداڵە عەقلی لەگە دەکرێتەوە کۆنتاک دەبی لەگە خەڵکی زۆر مهم و گرنگە خاڵیشتر لە سوود و قازانجەکان ئەوەیە ئەو منداڵە کاتی بە فیڕۆ ناڕوە یعنی ئەو منداڵە دانێک دێتەوە ماڵێ وەنیە ئەتۆ هەفتەی یەک ڕۆژ لەو هەفتەی یەک ڕۆژە سەعاتێک 2 سەعات دەستە شوێنەکی زانست وەردەگری عیلم وەردەگری واجبی دەدەنێ ئەو ماوەی کەوا دەستی بەتاڵە خۆی خەریک دەکا واجبەکەی خۆی دەخینی یعنی کاتی دەست بەتاڵی نامینێ کەوا بەشتی بێسەر و بەر و خراپ بەسەر باتن لۆیە ئەو منداڵێک دەبیتن کاتە زیڕیەکانی خۆی دەقۆستەوە ئیستیفادەی لێ دەکات ئەوە بە کورت و پوختی زنجیرەی کۆتایی سەبارەت بەوەی کەوا ئینشاءالله ختامه میسک بووە ئەویش ئەوەی کەوا چۆن دایک و باوک کۆنتاک دروست بکە بە خودی خۆی دەستی منداڵەکەی کچەکەی کوڕەکەی بگری بیبات لۆ بنکەکان بۆ ڕێکخراوەکان بۆ دەستگاکان بۆی فێری زانست و بۆی فێری خواپەرستی و ئاین بۆی فێری پەروەردەیەکی ڕێک و پێک و جوان بن کە ئەو منداڵن لە هەموو لایەنەکانی ژیان بتوانن سوود بەخش بن منداڵێکی پەروەردەکراوی چاچی باشی لێ دەربچیتن ئومێدەوارم ئەوەی وتمان و دەیڵێن ئەوەی کردمان و دەیکەی خوای گەورە بە ئیخلاص و لێمان وەربگری خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە منداڵەکانمان ساڵح بکە مصلحیان بکە خوای گەورە ئەو منداڵانەمان لە بۆ بجێڕی بە مایی چاوڕوونیمان هەم لە دنیاێ هەم لە قیامەتێ دەڵێن ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما والسلام عليكم ورحمة الله وبركاته.